لە سەرەتای ئەم ساڵەوە چەند حاڵەتێکی ئاگرکەوتنەوە لە ناو شاری هەولێر و لە دەرەوەی شاری هەولێر تۆبار کراون کە زیانیان هەبوو بێگومان زیانی مادی زۆریان هەبوو و زیانی گیانیشی لەکەوتۆتەوە لەم ڤیدۆڵەتە بەداتا و بە ژمارە پێتان ئەڵێم لە 4 مانگی 2024 لە هەولێر خۆی گشتی ڕووداوەکانی ئاگرکەوتنەوە 328 ڕووداو بووە لە ناو شار 119 ڕووداویان لە ناو شار بووە و 109یان لە دەرەوەی شار ئاگرەکان کەوتونەوە زەرور و زیانیان هەبووە هەروەها هۆکاری ئاگرکەوتنەوەکان شۆرتی کارەبا ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە بە هۆکاری سەرێکی دانرێ چکار ڕژەکەشی زۆرە 169 حاڵەتیان بەهۆی شۆرتی کارەباوە بووە 46یان بەهۆی تەقینی غازەوە بووە و 63یان بەهۆی کەم تەرخەمیەوە بووە لە کوژاندنەوەی ئامێرە کارەبایەکان بە تایبەت و بەهۆی جگەرە کێشان و نەوت و بەنزینەوە حەڤە حاڵەت تۆمار کراوە و 4 حاڵەتیان بەهۆی سووتانی ئۆتۆمبیلەوە بووە بە گشتی هۆکارەکان بەسەر ئەمانەیە دابەشە بن و لەو ڕووداوانە بەداخەوە 17 مردن و خنکانی لەکەوتۆتەوە بەهۆی دووکەڵ و بەهۆی ئاگرەکەوە و 38 کەس بریندار بوون لە ماوەی ئەو 4 مانگی سەرەتای ئەم ساڵە و 20 کەسیش ڕزگار کراون ئەمە بە شێوەیەکی گشتی